ساڵ لەمەوە پێش بۆ ئەوەی لە ژیان بەردەوام بم پێویست بوو زیاد لە پێویست ئازار بکێشم. پێویست بوو نەخۆشخانە بکەم بە ماڵی دووەمم. من کەویار تەمەنم 17 ساڵە دەستکاربووی نەخۆشی ژێرپەنجەم. لە ڕۆژێکی هاوین لەگەڵ خزم و دۆستانمان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش چووینە دەرەوەی شار بۆ باخەکەمان. لەوێ هەر وەک مناڵێکی عەجوول هەمووی چاوەڕێی ئەوەیان لێ ئەکردم عەجوولی بکەم، بەڵام بە پێچەوانەی چاوەڕوانیەکەیان بوو. هیچ هێز و تاقەتێکم نەبوو هەستم، هەر لە ساتی گەیشتنمان تا ئێوارە من خەوتم. دوای 2 ڕۆژ لە کاتی ئامادەکردنی نانی بەیین لەگەڵ دایکمدا دەرگەی سەلاجەکەم کردەوە نانی بەیین دابنێم، بەڵام سەرم گێژی خوارد و بێتاقەت بووم. نیادۆکەی بریانم بۆ پشکنین. دکتۆرەکە بە پێکەنینەوە وتی مناڵێکی وەک تۆ چۆنە بێ سەری بێشێت. ئەو ڕۆژە پشکنینیان بۆ کردم. لە چاوەڕوانی ئەنجامەکەدا بووین. بە پەلە بانگیان کردم، پشکنینی تریان بۆ کردم. هەر لەو ڕۆژەدا نادیانم بۆ نەخۆشخانەیەکی تر، هەمان شێوە پشکنینیان بۆ کردم. دوای 3 ڕۆژ پشکنینی مۆخیان بۆ کردم، نادیانم بۆ نەخۆشخانەی هیوا، نەخۆشخانەیەک تایبەت بە ژێرپەنجە. بۆمان دەرکەوت کە تووشی نەخۆشی ئەپلاستیک ئەنیمیا بووم. دەستم کرد بە وەرگرتنی دەرمان و سەردانی بەردەوام هەبوو بۆ نەخۆشخانە. لەبەر باشتر نەبووین دۆخی نەخۆشیەکەم پشکنین بۆ خوشک و براکانم کرا. ئەبووە مانگێک چاوەڕێی ئەنجامەکەی بکەین. لە ماوەی ئەو مانگەدا بەیانیەک بە ئازارێکی زۆر بەخەبەر هاتم. بۆمان دەرکەوت کە دەبێت نەشتەرگەری خۆڵەکوێرە بکەین کە نەشتەرگەریەکی ئاسانە، بەڵام بۆ من چونکە بەرگەی لەشم کەم ببووە دکتۆرەکانم تەنها لە سای 5 ژیانیان بۆ دانابووم، بەڵام سەرکەوتوو بووم. ئەنجامی خوشک و براکانم هاتەوە، تەنها مۆخی خوشکێکم لەگەڵ مندا دەگونجا کە ئەویش دووگیان بوو. دەبوایە 6 مانگ لەسەر دەرمان بم. لە ماوەی ئەو 6 مانگەدا زۆربەی کاتەکانم لە نەخۆشخانە بەسەر دەبرد. زۆر بێتاقە دەبووم، دایم دڵم تەنگ بوو. کاتی ڕۆشتنم هات بۆ هیندستان. کاتێک ڕۆشتم بۆ هەستێکی ناخۆش بوو، هەموو بە زمانێکی تر قسەیان دەکرد. کاتێک عیلاجی کیمیاییم بەکات هێنا، بەدیادمدا بەدەستی خۆم قژم 0 بکەم، چونکە زۆر ناخۆش بوو، تاڵتاڵ بووە دیایە. بۆیە بەدەستی خۆم قژم 0 کرد. دوای گواستنەوەی مۆخی خوشکەکەم بۆ جەستەم، تەنها من و باوکم لە هیندستان ماینەوە. باوکم زۆر باش بوو لەگەڵم، هەموو شتێکی بۆ دەکردم. هەرگیز هەستم بۆ نەدەکرد کە من تەنهام. کاتێک ئەو ماندووبوونەی باوکم دەبینی، ئەو هیوای دایک و باوکم دەبینی بۆ من، ئەو هیلاکبوونەی نەخۆشخانەی هیوام دەبینی لەگەڵ مندا، زیاتر زاڵ دەبووم بەسەر نەخۆشیەکەمدا. نەویست بەو کچە بناسم کە تووشی نەخۆشی ژێرپەنجە بووە و نەیتوانیوە سەر بکەوێت بەسەریدا. دوای 4 مانگ گەڕامەوە کوردستان. خۆشترین ڕۆژی من بوو. ئەو کاتە تەنها لەژێر چاودێری پزیشکی نەخۆشخانەدا بووم کە بە منیانوت لە ژێرپەنجە ڕزگار بوویت. ئەو کاتە زانیم کە من چەند ئازام، چونکە بەڵێنێکم بە خۆم داوە و بەجێم هێناوە. لەگەڵ ئەو هەموو قورس و سەختیانەی کە داهاتنە سەر ڕێگام، قوتابخانەم جێهێژ. زۆر ڕقم لە دەرمان بوو، هەموو کات دەمویست بە دزیەوە فڕێی بدەم. هەرگیز نەمدەویست پێ بنێم بەناو نەخۆشخانەدا. دەبوایە باز لەو ئارەزووی ژیانم بێم کە دەمویست تاوی ژیانم لەگەڵی ببەمە سەر، کە ئەویش تۆپی پێبوو. دوای ماوەیەک دڵم پەلەپەلیە کرد، هەناسەم تونگە بوو. دوای چەندین ئیکۆ دەرکەوت دڵم کونا. بەڕاستی شۆک بووم
وتم وا دیارە نەخۆشی بەرۆکی من بەرنادا، وا دیارە تاکو من ماوەم ناتوانمە کەسێکی ئاسایی ژیان بکەم. بەڵام دواتر بڕیارمدا نەک تەنها نەخۆشی، هەر ناخۆشیێک هاتە ناو ژیانی منەوە ئەبێ ڕووبەڕووی ببمەوە، سەر بکەوم بەسەریدا. ئەوەی ئێستا لە پێشی منە نەشتەرگەریەکە کە بۆ دڵکونیەکەم دەکرێت. من نازانم تاکو سەدا چەند ئەو نەشتەرگەریە سەرکەوتوو دەبێ و نازانم چەند قورسە، بەڵام ئەوەی ئەیزانم جارێکیان نەشتەرگەریەکم کرد بە لەسەر پێنج ژیانەوە. من پێم وایە نهێنی هەر سەرکەوتنێک لە باوەڕ بەخۆبوونە. سوپاس.